سۆزە گیان ئەو سۆرام دوو نێکڕی مارکەیەکی نوێ دەرکەتیە نازانی چەندە تۆحفەیە دەمەویست بڕم ئایلاینەرەکەشی بکڕم نازانم وەڵا لیمۆ بڕۆ گوتم بچینە گوندەکەی خۆمان گوندی چا؟ گوندەکەی خۆمان قازی لێیە مریشتی لێیە هەموو شتی لێیە باشە؟ الله ئەکبەر قازی چا؟ مریشکی چا؟ لیمۆ برسیمە برسی برسیتە؟ ئێستا کۆمەڵە نانێکت نەخوارد نانی بانیت بەگە نەخواردووە نانم خوارد؟ چەم خوارد؟ ماست و پەنیرت نەخوارد؟ ماست ئی گوندەکەی خۆمان گوندی چا؟ بۆ شێتم دەکەی گوندی چا؟ ماستی پلعیشێ؟ پلە ئایشەی چا؟ بڕۆ وازم لێ بینە بڕۆ ئۆف خوایا مشکم لۆ نایڵێ ئەو ژنە بەڵێ لیمۆ فەرمان ئەوە ژیانە منی تێام من پێویستم بە ئیستراحەتی هەیە تێدەگەی ئەی لیمۆ چ بکە بچە ئێداکم نەخۆشە بەخۆی فەقیرەی ئێدە توش چییە قابلە وەڵام پرسیارەکانی بدەوە خودت کەم ناکتەوە فەرمان ئەوە چەند مانگە داکت خەلەفاوە ژیانی منی تێکداوە لە ئێستاوە پێت دەڵم یا خانوویەکی سەربەخۆ بۆ من دەگری یا من دەڕۆم بەجێت دەهێڵم باشە ئەدی تۆ ئێستا لەناو خانی سەر بە خۆت نی کاک فەرمان کا سەربەخۆیە داکت لێرەیە باشە جانەکە بچێ قەپاتیشی دەکا وەڵا باشە بەڵێ فێن خان کاکی جان ئیشوا ناکرێت بە قوربان ئیمێڵەکان تەنیا من جوابیەمەوە ئاخر چۆن وا ئیشە بێت ڕاست دەکەی فێنە خان بەس ئەو ماوەی هەندێک کێشەم هەیە کێشەکان حەلبی ئیشاڵڵا ئەوها نابیتن کاکی گیان ئێمەش هەمومان کێشەمانەیە بەڵام کاکیم بۆ ئیش کێشەکانمان وەلانی و ئیشەکانمانەکەین داوای لێبردن دەکەم ئەوزارە دووبارە نابتەوە باشە هیوادارم دووبارە نەبێتەوە ئەوە لە گوندەکەمان خۆت حازر دەکەی؟ ئەی خوا چاکەدەوە نەکا باشە زراوم چوو چێوە دەچێ؟ دەڕۆمە مارکێتی ئیشت هەیە؟ ئەمنش دێم لۆ دەیە مارکێتی ئەی بم بە ئەمنش حەزم لێیە کێکی بکڕم سەلاجە پڕە لە کێک هیچ کاتیش ناخۆی ئیدە باشە من دێم لەوێندەش بم بە گوندی باشە؟ لۆ دەتەیە بچێ گوندی ئەخر گوندەکەمان زۆر جوانە عەیشەی لێیە سوعاد و ئەوانە هەموو سەبریوانی لێ هەموو برادەر من برادەر ئەکبەر با فەرمانی کوڕت بابێ بدبا ئەخر فەرمان لە ئیشە فەرمان لە ئیشە دەبم بە بەسە بازم لێ بینە بازم لێ بینە وەرە گوندی وەرە دەڕۆینە گوندی باشە خۆم ئێستا عیلاجی دەکەم فەرمان بەسە من تا ئێسقانم هات من دەڕۆم ئەو ماڵی لۆ تۆ جێدێڵم واز لە من و لە حەیاتم بینە تەواو چێ؟ ڕاوەستە ڕایستا دەگەڕێمەوە ڕاوەستە پێت دەڵێم فێنە خان ئیجازەی زەمەنی دەوێت یەک سەعاتم پێ دەچی دەگەڕێمەوە بەست خوا کاکاڕی برات نەزانیتن باشە بەڵام ئاگادار بەدەوام وا ناکرێت باش زۆر سوپاسم دەکەم دەستەکانت خۆش بێت شایانی فێن خان بەڵێ شوفێری گەڕەکی شۆڕش چییە؟ کاکی وا زۆر باشە دەست خۆش ئەلو باش کاکیوە کاکیوە ئەگەر بچێ مەخزنی پۆستێکمان هەیە ببێ گەڕەک شۆڕش زۆر باشە دەستەکانت خۆش زۆر چاک دەست خۆش